بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە مێژووی کۆنگرەکانی کۆمەڵەکەین. بێگومان کۆمەڵ لەو کاتێک کە ڕاگەێنراوە تا ئێستا ژمارەیەک کۆنگرەی کرد و بڕیارە لەم مانگەدا کۆنگرەی پێنجەمیشی ئەنجام بدات. بابزانین مێژووی کۆنگرەکانی کۆمەڵ و کۆنگرە دەتوانێت چی بکات لە کۆمەڵە بەبێ پەیڕەوی ناوخۆ لەم بەژمارەدا باسییانەکەین. کۆنگرەی یەکەم کە لە شاری سلێمانی بەڕێوە چووە لە 11 مانگی 11 ساڵی 2005 بەڕێوە چووە. کۆنگرەی دووەم لە شاری هەولێر بەڕێوە چووە لە ڕۆژانی 15 و 16 و حەڤەی حەوتی ساڵی 2010. کۆنگرەی سێهەم لە شاری هەولێر دووبارە بەڕێوە چووە لە ڕۆژانی 31 پێنج لەگەڵ 1/6 ساڵی 2015. کۆنگرەی چوارەم لە شاری سلێمانی بەڕێوە چووە لە ڕۆژانی 18 و 19 ساڵی 2021. کۆنگرەی پێنجەم کە بڕیارە لەم مانگەدا بەڕێوەچێ لە شاری هەولێر بەڕێوەچێ وا بڕیارە لە ڕۆژانی 22-23 ئەم ساڵی 2025 بەڕێوە بچێت. باش، بابزانین دەسەڵاتەکانی کۆنگرە چییە؟ مادەی 16 پەیڕەوی ناوخۆی کۆمەڵ بەم شێوازە باس لە کۆنگرە ئاکات. یەکەم، کۆنگرە بەرزترین دەسەڵاتە و 4 ساڵ جارێک دەبەسرێت. لە کاتی نائاساییدا بەدەنگی 3 لەسەر 4 کۆبوونەوەی گشتی کۆنگرە پێش دەخرێت. ئەگەر هەر بابەتێک هەبێت کە پێویست کە کۆنگری بۆ پێش بخرێت لەو 4 ساڵە بە دەنگدان و بە دەنگی 3 لەسەر 4 کۆبوونەوەی گشتی بێگومان دەتوانرێت کۆنگرە پێش بخرێت. باش، ئەرک و دەسەڵاتەکانی کۆنگرە: پەسەندکردنی لیژنەی بەڕێوەبردننی کۆنگرە، خوێندنەوەی وتاری سیاسی سەرۆکی کۆمەڵ، پەسەندکردنی بەرنامەی سیاسی و پەیڕەوی ناوخۆ بۆ 4 ساڵی ئایندەی کۆمەڵ، پەسەندکردنی کاری استراتیژی داهاتووی 4 ساڵی کۆمەڵ. باش، هەڵبژاردننی سەرۆکی کۆمەڵ بێگومان لە نێو کۆنگرەدا دەکرێت، هەروەها هەڵبژاردننی ئەنجومەنی سەرکردایەتی دیسانەوە ئەمیش هەر لە نێو هۆڵی کۆنگرە و ئەندامانی کۆنگرە بە دەنگی نهێنی هەم سەرۆک هەڵبژێرن هەم ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی هەڵبژێرن. باش، مەرجەکانی پاڵێورا بۆی کە یەکێک ببێتە ئەندامی سەرکردایەتی بە پێی پەیڕەوی ناوخۆ تەمەنی لە 25 ساڵ کەمتر نەبێت، لانی کەم بڕوانامەی ئامادەیی هەبێت و خزمەتی لە 8 ساڵ کەمتر نەبێت لە نێو ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری، بەلایانی کەمەوە 4 ساڵ ئاستی ئەندام مەڵبەندی هەبوو بێت. باش، ئەی سەرۆکی کۆمەڵ ئەو مەرجانە چین کە بۆ یەکێک بێوێ خۆی کاندید کا بۆ سەرۆکی کۆمەڵ تەمەنی 40 ساڵ کەمتر نەبێت، واتە لە سەر و چلەوە بێت و خولێک ئەندامی ئەنجومەنی باڵا بوو بێت. خولێک ئەندامی ئەنجومەنی باڵا یان ئەندامی مەکتەبی سیاسی بوو بێت. بەڕێزان، ئەمەی کە باسمان کرد مێژووی کۆنگرەکانی کۆمەڵی دادگەری کوردستان بوون کە لە ساتی ڕاگەیاندنیەوە تا ئێستا ئەنجامیدا.